بەڵاوی خی گەورە میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم شەوێکی دیکە لە پاش کۆتایەتنی یارەکانی قۆناغی چوارگۆشی زێڕینی چامپیۆنز لیگ ڕوبەڕوو یەک دەبینەوانێ و هەروەها پێکەوە باس لە ڕوبەڕووبوونەوەیکی دیکەی چامپیۆنز لیگ دەکەن کە ڕوبەڕووبوونەوەی نێوان ئارسناڵ و ئەتلێتیکۆ مەدرید بوو بە یەکسامون بە گۆڵێک بە کۆتاییات. پێچەوانەی ئەوەی کە دەوترا لەبارەیەوانێ پێچەوانەی ئەوەی کە یاریکی داخرا و بێ یاریکی بێفورسە بێ یاریکی پرفرسە بوو کە من دوایی بەداتا و ئەماری ژاماژەتان بۆیە کە هەردووتی مەحاولێکی باشی گۆڵکردنیان کرد، بەڵام لە کۆتاییە ئەنجامەکە یەک بە یەک بوو و تێیدا توانین بڵێن ئەرسناڵ بە ئەنجامێکی باش لە نێو یاریگای ئەتلێتیکۆ دەر بە تایبەت کە جێمی دۆم ئەتلێتیکۆ پێچەوانە بوو. پێکەوە لەگەڵ گۆرانە زۆر بە سادەیی باسی چێوڕووداوەکانی یارێکەوە باسی لە ئەنجامی یارێکە و سوود کۆتاییاتنی لەشێ بوو و ئێوە هاوڕانی کۆمنتیش دواتر پێکەوە گفتوگویەکی تێر و تەسەلەکەین. گۆران سڵاوت لێبێ. سڵاو محەممەد جیان. یارەکە مۆندیالی آخر زەمان نەبوو، وەڵڵاهی یاریەکی پڕهێرش بوو بۆ تیپ و بەپی مەترسی دروستکردن. لە تایمی دووەم بەگشتی تایم یەکەم تایمێکی خۆش نەبوو بۆ بینەر، تایمی یەکەم تەنها یەک دوو هەلی بەسیت لەگەڵ گۆڵەکەی یوکێرە شاگینا شتێکی وا ئەوتۆمان نەبینی، بەڵام تایمی دووەم تایمێ بوو کە عنی ڕاهێنەرانی هەردوو تیپ کەمێک هاتنە پێشەوە بە تایبەتی ئەتلێتیکۆ مەدرید محەممەد دەگینا. من هەر لە سەرەتای تایمی دووەمیشا ئەوم بە تۆ وتم ئارسناڵ بە ئەنجامە ڕازی، یعنی ئارسناڵ بە ئەنجامی گۆڵێک هاتە دەرەوە ڕازی بوو لە یاریگەی میترۆپۆلیتانەوە. ئەگەرچی من پێم وایە ئەم ئەنجام بۆ ئارسناڵ ئەنجامێکی باش نییە و پێشم وایە لە یاریگەی ئیماراتیش ڕکابەرەکە من زۆر بە جددیڵم ڕکابەرەکە لە 150 من ئارسناڵ لە پێش نبینم بۆ ئەوی کە بۆ منە لە یاری گەڕانەوە بە ئاسانی سەرکەوێت، دەک بە ئاسانی بەڵکو بڵین زۆر پاڵێوراوە بۆ ئەوی لە یاریگەی خۆی بباتەوە. من پێم وایە یاری گەڕانەوە هەمان ڕکابەریتایە، هەمان چانسی بۆ هەردوو تیپتایە، هەمان چکە بەڕاستی محەممەد یعنی من تێناگەم، یعنی من لەم ترسێ ئارتێتا تێناگەم، یعنی ئارتا تاکەی بترسێ، یعنی وڵا ینی لەوەی کە بۆ نمونە لە پاڵەوانتەکان دەربکرێ، ینی تۆ هیچ نییە لە دەسی بدەی، ینی تۆ لە خۆناغی نیوەی کۆتایی تۆ تایمی یەکەم ینی نازام هەرچەنەکانی تۆ کوژم ببوورە، بەڵام تۆ کالافیۆریت بۆ چییە کە یەکێکە لە باشترین یاریزانەکانی باڵ و لە هەموو شوێنێکی یاریگایە کیلی یاریکردنی تۆ عنی یەک یاری نەبووە کالافیۆری یارینەکە ئەو تیپە ینی ئاستێکی جێگیر پێشەش نەکە کالافیۆری تۆ بنوایت لێ بۆ تۆ کۆتایی پێات و ڕاست یاریزانەکانت پێکان بەس خەتای خۆتە بەفومەکە زانمەڵێکی قەوسێکمێتیە بە گریمانەیە داینین. ئەگەر گریمانەیە کالافیۆری دوایەوەی لە پێکان ناتۆ ئێستا بێدەم شۆ سەرشی وایە باشە. من پێم وایە لە بنوایت باشترە بوو بەرهەمەتیت مۆسکێراش سەرشی وایە ئەتلێتیکۆ مەدرید سێویەک بیبردایەتەوە. تۆ چۆن شیکاری بۆ یاری محەممەد تۆ نابێت لەسەر بنەمای ئەوە پرسیارەکەم ئەمە جارێ پرسیارەکەم جارە ناڵێم وایەوانە من پرسیارەکەم ئەگەر گۆرانجام بۆ نمونە ئەم شەو کالافیۆری یاری کردایە بۆ مۆسکێرا لە بەرگریکاری باڵا یاری کردایە، ئەگەر ئەرسناڵ سێویەک بدو مۆسکێرا من سەریکە مۆسکێرا هاتە ناوە عنی بۆ نمونە قوتوورەیەکی دروست کرد. من پێم وایە باسی ئەوە ناکەم پاسی و ڕووداواکەم ئەگەر ئەمە ڕووی باە ئەمەی من پێدا بەڵێ ڕەنگە بموتە چۆن یاریزانە لە پێکان گەڕاوە و ڕاستە خۆ یاری پێەکە. بەڵام یەکێ لە هەڵەکانی بنوایت ئەو ئارتێتا ئەوەیە تۆ بە درێژایی ئەم وەرزات چنێ پشتی بە بنوای دووەستووە پێشەوە باسیەوەمان کردمانەمە ئەمە ئەو سیاسەتەیە کە یاریزان دوورەخەیتەوە یا لە یاری دوایە و کاتی کە پێویستت پێبێ ئەو ئاسە نایەتێکە خۆ دەتێت بۆ لەبەر لە ڕیتمی یاریکردن دوورت خستوانێ. ئێستا حاڵی حاضر منیش هەمان تێبینی تۆمە بۆ وای جێمی دۆم کالافیۆری بەشداری کردا بەس نەک لە پێگاتی سەرکی، بەڵام لەسەر و قسەی تۆ کە بۆ نمونە ئاوا ئەم ترسە تەمان لەسەر ئەتلێتیکۆ مەدریدی ژەڵێن ئەم ترسە هی ئەتلێتیکۆ مەدرید ئاوا و ئاوایە. بۆ زانیاری هەموو لایەک ئەتلێتیکۆ مەدرید تا ئەم قۆناغا دووەم بەهێزترین هێڵی ێرشبردنە لە چامپیۆنز لیگە، دووەم تیپە کە زۆرترین ڕێژەی گۆڵی کرد لە ڕووی ئامارەوە. بەڵام خەڵک پێڵێڵێ وڵات ئەتلێتیکۆ مەدرید یاریی بەرگریەکە، دووەم بەرزترین ڕێژەی گۆڵیە. خەڵک پێڵێ یاری بەرگریەکە، بەڵام دووەم زۆرترین ڕێژەی گۆڵیشی لەسەر تۆمار کرد لە دوای کاراباکەوە. هەم دووەم زۆرترین گۆڵی کردووە پێڵەن بەرگریە، هەم دووەم زۆرترین گۆڵی لێکرا هەر پێڵەن بەرگریە. ئەزایی چۆنە مەبەستەکە لێرە چێ من بیگەنم
مەبەستەکە لێرەوەیە ئێمە کۆمەڵێکمان تیا دروست بووە بە چاو بڕیارەیە فۆرمێکی وەرگرتووە سەبارەت بە ئەتلێتیکۆ مەدرید لە ساڵێکە 2 یاری ئەتلێتیکۆ مەدریدی بینی و 2 یاری کە بەرامبەر بە بەرشلۆنە بینیوێتی ئیتر ئەمەی کردووە بە قیاس لەسەر ئەتلێتیکۆ مەدرید تەواو کۆتایی هاتووە یا بە نمونە ئارسیناڵی ئێستا من لە تۆ پرسم تۆ هەندەری ئەرسناڵی و هەموو یارەکانی ئەرسناڵت بینیوە تامانگی یەک چتی پێ لە ئەرسناڵ باشتر بوو هیچ تیپێک ستی پێ لە ئەرسناڵ باشتر یاریەکە هیچی بە ئەرسناڵ باشتر نەبوو تا مانگی یەک تا سەرەتای ساڵی تازە بۆست 2 ساڵ پێش ئێستا 3 ساڵ پێش ئێستا تا مانگی سێژ ئەرسناڵ چەند خاڵە پێش بوو لە پریمەر ڕاستە بێگومان ڕاستە وایە بەس هەر بەو ڕیتمارە کرد هەر یاری جوانێ کرد وا بوو لە کۆتاییات چی بوو نازناوەکانی لە دەستەوا بوو یاوە نەحمەت لە ئێستا من جوابەمەوە واللهی با هەتاوەکو کۆتایی وەرە چەند یاری ماوە لە پرێمەر لیگ 4-5 یاری ماوە لە پرێمەر لیگ لەگەڵ یەک یاری چوون و یاری کۆتایی هەموو تۆپ بۆ تیوی بەرامبەر هەموو تۆپ بۆ تیپی ڕکابەر لە سایان 95 با ئێستحوازی بە بەڵام بیبەمەوە تێگەشتی بە دیوی شیکاری باو قسێ بکەیت بە دیوی شیکاری واز لە دیویان دەربوون بێنە من لێرە باسیەوەکی ئەڵێن لە 2-3 ساڵی ڕابردووە ئەرسناڵ تا کۆتایی باشترین یاری کردو بەڵام جیاوازی ئەشخاڵی لەدەستدا و جیاوازی 11 خاڵیشی لەدەستدا وایە بێگومان ئەم وەرزە بە هەمان شێوە جیاوازی حەوت خاڵی هەر لەدەستداوە لە کاتێکە ستایل یاریکردنەکەی گۆڕی و کەوتۆتە ئەو دۆخەوانێ بەڵام گونجانەکەی هێشتا نەگەیشتۆتە ئەوە نەخێر ئەزانی بۆ ئەم شتە نابۆی لای من محەممەد لە 2000 لە وەرزی 2023 بۆ 4ەوە کە بەرداوامی متابعی ئارسناڵەکەم من ئەم تیپە قەت ئەوەندە ناشرین یاری نەکردووە تێگەیشتی لە من بۆیە ئەمە بە من نامۆیە خۆڕەنگە ئارتێتا لە کۆتا لە حەزەکانە ینی هینەکەی ئامانجەکەی بپێشێ بەم شێوازە یاریکردنە بەم شێوازە یاریکردنە ئێمە لامان نامۆ بوو کە پیپ گواردیۆلا بۆنە بەرگریە کرد بۆنە بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید ئەو ساڵی لە چامپیۆنز لیگا وایە بەلامە تۆ بەرام نامۆ نەبوو کە دەستبەرداری فەلسەفەکەی خۆی بوو ئێستا من بەلامەوە ستایشە بەلامەوە نامۆ ئەخنا هەم ستایش هەم نامۆیە من چەند ساڵە لەوەتی ئارسناڵ دروست بووە یعنی متعا بەخشەوە بینەر لە مانگ یەکەوە ئەو متعای کۆتایی پێهاتووە تۆ 20 ساڵ 30 ساڵ تیپێک متعای بەخشێت لە ماوەی چەند مانگێکە ئەو متعایە نەمێنن نامۆ نایە بەلاتەوە بەڵام بەڵێ ئەگەر توانی بەم نامۆبوونە نازناوەکان بەرێتەوە دەستخۆشی لە یەکەم ئەڵێم کاکە من هەڵە بووم قەی ناکە بە حتا ماوە یاری بێچێشکە بەڵام بباتەوە تا ئێستا هیچی پێ لە ئارسناڵ باشتر نییە لە چامپیۆنز لیگا بەڵێ بێگومان وایە هیچی پێک لە ئارسناڵ باشتر بەڵام یاریی خۆش ناکە ئەخی بۆ یاری بایرن بۆ یاری خۆشی نەکرد یعنی یاری خۆش چی یاریەکە بە پێی زروفی یاری لە خواستی ئەتلێتیکۆ مەدریددا تیپەکە گەڕاوە تۆ دووە من نەزانی ئەماڵەن چی ئەم ڕەخنە تەندروستە تۆ توانی کۆتایی وەرزبیگیری لە ئارتێتا بۆ ئێستا نابێم ڕەخنانە بژیە بۆ کابرا هاتووە خەرمانێکی کۆ کردوتەوانێ ینی هاتووە بێستانێکی چانووە هاتووە عەرزێکی کێڵا و نەمامی تیاچان و بەخێوی کردو و بەخێوی کردو و بەخێوی کردووە یعنی سروشتی وایە هاتووە بە نمونە لە بریەوەی بە شتێکی ئەتیادی پارێزگاری لێ بکە هاتووە سەقفی بۆ کردووە و تەواو پارێزگاری لێنەکەی کرد و مەسروفێکی زۆری تیاکڵێ با خێرەکەم کەم بێتەوانێ خێرەکەم کەم بێتان ینی سەقفێکی تاوای بۆ کرد ناتۆ بە نایلۆن دایپۆشێ بۆ ڕەزەکەی هاتووە سەقفێکی تاوای تیاکردەوە مەسروفێکی زیای تیاکردوە لە پێناو چی خێرەکەی کەم بێتەوە بەڵام با بەروبوومەکەم سەلامەت بێت نایە مەسروفێکی کەمی تیاگەم بە نایلۆنە دایپۆشم بە شتێ دایپۆشم بارانەکە زۆر بێ و کاریگەری سەرکا و بەروبوومەکەم لە ناوچەیە مێرۆکە هجومی سەرکات هەر من ڕەنج بە خەسار بم لە کۆتایی نە یەم پارەیەکی زیاتر مەسروفەکەم و یەم ئەم خەرمانەی بۆ ئەەکەم ئەم پارێزبندی بۆکەم لە پێناو چی لە پێناوی لە کۆتاییە بەرهەمەکەم سەلامەت دەرچێت بۆیە ئەم خوێندنەوانە بۆ ئارتێتا خۆم پاڵپشتی ئارتێتانیم بە هیچ جۆرێ من پێم وایە ئارتێتا بۆیە زۆر لە پێشتر تیپێکی زۆر بێستری دەستکەوت ئارتێتا بۆیە ئێستا زۆر بە باڵادەسی نازناوی پریمەر لیگی یەکلاب کردایە ئارتێتا بۆیە ئێستا زۆر بە باڵادەسی بەرامبەر بە ئەرسیناڵ دەرکەوتە من بەرگری لە ئارتێتا ناکەم بەڵام ئەمەوێت چی بکەم ئەمێ ناحەقی بەرامبەر نەکەم کە ئەم قسانەکەم ئەگناوەکو بەرگری نایکەم چونکە ینی ئەمە ڕاستیە کە ئەرسیناڵە بۆیە باشتر بووە بەڵام من نامەوێت ئێستا ناحەقی بکەم کاتێ ئێمەوێ هێرش بکەمە سەر ئارتێتا کاتێ ئێمەوێ بڵێم هەموو کارەکانت غەڵەت بوو ئەم زیان مەسرەفی کە کردیشە بۆ پارێزگاری لە بەرەبوومەکەوت و مەسروفێکی زیاد کرد لە پێناوی خێرێکی کەمکەی هەر غەڵەت بووی تۆ لە کۆتایە بەرەمەکە لە دەستا خۆشم مسەوی چونکە ئارسیناڵ لە کۆتایی ئەم وەرزەیە
ئەگەر بە نازناو نەگا تەنها ئارتێتا مسەبیبە، تەنها ئارتێتا هۆکارە و لە کاتێکی شا پێشتر بۆم باس کردی گۆرە، یعنی ئەم تیپە ڕیتمێکی زۆر جوانی یاریکردنیە بوو تامانگی یەک بەڵام ئێمە بێ شایدیەوە بن لەمان یەکە هەژ یاریزانی ئەرسناڵ تووشی پێکان ئەمە گەڕای ئەو پێکانە چوار یاریزانی دایم چوار یاریزانی پێکهاتی سەرەکیت کە ئەو ریتمە خێرای یاریکردن دەبۆ کە ئەو ریتمە جوانی یاریکردن دەبۆ تووشی پێکان هاتوو تۆ ناچاری چی بکەی؟ ناچاری شێوازی یاریکردنت بگۆڕی، ناچاری مامەڵەکردنی یاریکردنت بگۆڕی. ئەمە شتێکی حتمیە کە تۆ ئەبێ بیکەی. ئەمە وای کردو تۆ هێدیێتەوە تا تۆ ێستاش ناتوانانی یاری بە ساکاکەی، ناتوانانی یاری بە بەکۆی گشتیە مۆرزە محەممەد بەکۆی گشتیە مۆرزە ئاسی دابەزیۆ خۆ مەسەلە بەڵام سەرەتای وەرز لەگەڵ مەنزومەکەی ئێمە قەزانی چی تۆ لەگەڵ ئەو هەمووستای شابێ بەڕاستی ڕخنەی ئەوە لە تا بگری کە بەڕاستی تۆ خاوەنی هێرشبەرێکی کە وەکو خۆت وتت کە لەگەڵ یۆرنتیا دەرەچێ بۆ منە تۆپ ئەپچڕێنێ کە یوکێرێشە بەڵام تۆ ناتوانانی وەکو ئەو توانایی کە هەیەی سوود لە توانەکانی وەربگری، تۆ ناتوانانی وەکو پێویست سوود لە توانەکانی تروستارد و کالافێری و جەماعەت وەربگری. ئیزێ باشترین یاریزانە ئۆدیگار لێ بۆتەوە، ئۆدیگار کۆتایی پیاتەوە، ئۆدیگار لەگەڵ ئەم مەنزومەی ئێستای ئارسناڵان ناگونجێ، وەڵای ئۆدیگار تەواو بووە. تۆ بۆ ئیزێ لەسەر تەواوی پێ ناکەی کاکە ڕاستە ئەڵێم من پێم وانێ ئیزێوە پێکانەکەی قورس بیا خودت ئەوە هین بوو بێ کە نەتوانێت بۆم لە سەرەتا یاریەکەەوە یاری بکە. بۆیە هەندێک ئارتێتا بوێری نییە دەست بۆ هەندێک لە عناسیرە سەرچیەکانی بەرێک کە لە وەرزەکانی ڕابردوو خزمەتی کرد و ئەم وەرزە ناتوانانی بۆ ئۆدیگار ڕخنەی ئارتێتا ئەمە وازای ناگەێنێ کە من ئەمە بکەم، بەڵام من ناموێت ناحەقی بەرامبەر بکەم. تێبگە لەم قسێ ئەگنا من داواکاری زۆر زیاترمێ لە ئارتێتا ئەوە ئارسیناڵ زۆر باشتر بووە، زۆر لە پێشتر بووە وە تام کاتە یعنی ئەم هەفتەیە پریمەرلیگی بکردیا و نازناوەکەی یەکلا بکردیا گلیم هەیە، بەڵام نامەوێت دیمە بابی ناحەقی ئەم هەموو ئەم ڕخنەیە لە ئارتێتا بگرم. ئەلەم بابەتە وەڵامێکیش بۆوانەی سیمۆنی حەزەکەم قسەی لەسەر ئەتلەتیکۆ مەدرید بکەین. ئەوەی ئەتلەتیکۆ مەدرید کردی لە جێمی دووەمە بە تیپێکە وترێکە ئیشێکی زۆری لەسەر کراوە، بە تیپێک وتراوە کە ڕێنماییشی تەواویان بۆ ڕایەنەر هەیە. ئەم شەو یاری جەنگاوەرەکان بوو، یاری ئەو یاریزانانە بوو کە گوێڕایی لە ڕێنمایی ڕایەنەرەکانیان بوون، یاری ئەو یاریزانانە بوو کە کەمترین هەڵیان ئەنجامدا. ئەگەر کەسێک بە بینەری عەرەبی بێژەری یعنی بینەری ئەم یاری پاری ئەتلەتیکۆ مەدرید و ئەرسناڵ بوو بێت لە خولەکی 15 بە دیاری کراوی، حەفیز دەڕاجی وتی دوێنە شەو یاریی لە بیر نەکراومان بینی، وتی بەڵام لە ناو عەشوایی دیفاع و هەڵەشەی دیفاع ئاژیان ئەمە یاریشی ترە. تێگەیشتی ینی ئێمە دوێنە شەویش باسی ئەومان کرد. من ئەم ڕۆژە شیکاری وەرشی باسم کردانێ یەکێ لەو خاڵانەی سێریکە، یەکێ لەو خاڵانەی کە ئەگەر ئارسناڵ بگاتە یاری کۆتایی دڵم پێی خۆشە، یەکێ لەو خاڵانەی کە ئەوەیە کە بەرگری هەردوو یانەی پاریسان جەرمان و بایرن مونیخ بەرگریەکی خراپە لە بەرامبەر بەرگری ئارسناڵ بەرگریەکی باشتر لە بەرگری هەردوو تیپەکە. ئەمە ئەو خاڵەیە کە دڵم خۆشەکە بۆ یاری کۆتایی بەتایبەت بەرگری بایرن مونیخ بەرگریەکی زۆر شڵەژاوە، یعنی تۆ ئەتوانی لە کەمترین فرسەت بتوانی بگەیتە سەر هێڵی شەژاردەی بایرن مونشن، بەڵام ئەگەر ئارسناڵ خۆی بێ بەم ڕیتمەیاریکە ناتوانی بە ئاسانی گۆڵی لەسەر تۆمارکەی. بۆیە ئەمە تاکە خاڵەکە بۆ ئەوەی کە ئەگەر ئارسناڵ بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڕاستی دڵی من خۆشەکە. بەڵام محەممەد یعنی وەکو وتم تۆ لەگەڵ ئەوەشە کە ئێمە ئەو هەموو بەرگریە لە ئارتێتاکەین، تۆ ئاگادار بکە پارێکی زۆری بۆ سەرفکراوە لە گواستنەوەی یاریزان، توگانی پارێکی زۆر گەورە، پارێکی لە بیر نەکرا و پارێکی خیاڵی لە ماوەی ئەم چەند ساڵێکە ڕایەنەر بووە. بۆیە تەواو تێیدی قسەکە دەکەم کە ئەبووە ئێستا بە جیاوازێکی باش پرێمەرلیگی من دیفاعی لێ ناکەم. تەوان ئێستا هەنێ خەڵکیش دانیشتۆڵێ بڵێ بە چ پێوەری ئەرسناڵ باشتە، بە پێوەری وی تاوەسە تاکە تیپەکە نەدۆڕاوە، 13 یاری نەدۆڕا لە چامپیۆنز تاکە تیپەکە لە چامپیۆنز لیگا نەدۆڕاوە. بەس تۆ ئاگاد لێ نییە ئەبە و پێوەرە ئەرسناڵ باشترین تیپە، تاکە تیپە کە تاوەکو ئێستا لە چامپیۆنز لیگا نەدۆڕاوە، هەش دیاری کردو، دو یاری قۆناغی 16 کردو، دو یاری هێشتی کردو، یاریکی چوارگۆشەی زەرین کردو نەدۆڕاوە. لەبەرەوە کەس لە ئەرسناڵ باشتر نییە، ئەبەم پێوەرە و باشترین مامەڵەی لەگەڵ دۆخی چامپیۆنز لیگا کردو لە کۆی گشتی یاریەکان هیچ کاتێ نەکەوتۆتە مەترسیانە. ئارسناڵ لە مەترسیان نەبووە لە دۆخی چامپیۆنز لیگا، نەچۆتە قۆناغی پاشکۆوە، نە لە 16 یاری یەکەمی دۆڕە، نە لە دۆخی یاریەکانە وای لێ هاتووە مەترسی دەرکرانی لەسەر بێ، لە هەموو دۆخێکا لە باشترین دۆخا بووە.
یعنی تەنها یاری ناو لیڤەرکوزنی قۆناغی 16 گۆڵێکی لێکراویش گۆڵەکەی کردووە تاوانێ و تەواو بوو ئەویش لە یاری چوونە ینی چەند خولەکێک دواکەوتووە لە ئەنجام یاریە بۆی هیچی پێ لە ئەرسیناڵ باشتر نەبوو تۆ باشی بە چیە بینی بە چی نبینی من ئەمەیان نازانم بەڵام وەکو واقعی تاوان گۆرانژان من بە کۆمەڵە داتا و ئامار پێتەڵم کە ئێمە دوێنێ یانوت ئەم یاریە بێڕێزی زۆر بەم یاریەکرا دوێنێ هەموو ئەو مەترسیانەی پاریس سەن ژەرمان کە لەسەر گۆڵی بایر مونیخ دروستی کردووە 1.9 بووە واتە نەگەیشتۆتە 2 XG پاریس سەن ژەرمان 1.9 بوو واتە نەگەیشتۆتە 2 لە بەرامبەرە بایرن 3 پوینت بووە تاوان توان بایرن مەترسیداتر بووە ئەم یاریی کە ئەوترا هیچ مەترسیەکی تیان نابێ و یاریەکی ئاوا و ئاوایە ئارسیناڵ 1.5 بووە 40 پوینت لە پاریس کەمتر بۆستە محەممەد بەستەوە یعنی یەکێک لەو کۆمنتانەت خوا ئەوە بەسەر ماتیانە پەڕێهاندرانی بروسیا دۆرتموند نووسێتی ئاخر ئارسناڵ بۆیەنە دۆڕاوە چکاری قورسینەکە دۆ کاکە 4 گۆڵەکەی لە ئەتلێتیکۆ مەدریدی کریاری قورس نەبوو لە خۆناغی کۆمەڵەکان کاکە 2 گۆڵی لە بایر مونیخ کرد لە خۆناغی کۆمەڵەکان ئەوە قورس نەبوونە یاریانە کاکە تۆ سێ ئەنجام و یاری بکە ئەنجا کۆمنت بنووسەوە لە ئەنتەری نەبردەوە ئەم یاریە یعنی ئەنتەر ئەتلێتیکۆ بایر مونیخ قورس نین 4 گۆڵی بۆ لە ئەتلێتیکۆ لەکردووی واز لەوە بێرە با من داتاکە و پێ بڵم 1.5 بوو ئارسناڵ واتە 40 پوینت لە پاریس سەن ژەرمان کەمتر بوو 40 پوینت XG ئەتلێتیکۆ مەدرید 2.22 بووە واتە ئەمیش 7 پوینت تا 8 پوینت لە بایرن کەمتر بوو لە کاتێکە ئەوترێت چی یعنی سریکە بەراوردکاری ئەوەی کە بۆ نمونە ئێستا ئێمە بین ئارسناڵ بخەینە شوێنی پاریس سەن ژەرمان ئەگەر بێن ستایی شەی بکەن خوێندنەوەیشی بۆکەم بڵێ چی ئارسناڵ و پاریس سەن ژەرمان والله پاریس لە دەقەیەکە 10 هێرشەبە ئارسیناڵ تۆ سریکە بە 20 دقە 2 هێرشەبە ئەمە ئاماری یارەکەیانە کاکە مەترسی دروستکردنەکە ڕقەمە ئەیریە خۆبیلاری نوتۆنیە ئەتلێتیکۆ مەدرید والله ئەو سیمیۆنیە دامەوە خۆ ئاگای لێ ناقی گەوری پێکری ئەوە تا مەترسی 2.22 دروست کردووە 18 لێدانی بۆ گۆڵ هەبوو 4 ناو گۆڵی کردووە لە کاتێکا پاریس سەن ژەرمان دوێنێ بەو 5 گۆڵی کە کردوێتی بە گۆڵێکی پەنارتی شانێ مشتاو ئەن گۆڵێکی پەنارتیە 12 لێدانی بۆ گۆڵە بووە 5 بۆ ناو گۆڵ بووە پاریس سەن ژەرمان بەڵام ئەم ئەتلێتیکۆ مەدریدەی کە پێی ئەڵەن دیفاعی یاریەکەی کە پێی ئەڵەن تۆ کشاویتە دووەوە کە پێڵەن تۆ ێرژ نابی لە چامپیۆنز لیگا خاوەنی دووەم زۆرترین گۆڵە لە چامپیۆنز لیگا و ئەم شەو 18 تۆپی لێەوە بۆ گۆڵ 4 ناو گۆڵی گرتووە لە ڕقەمی پاریس سەن ژەرمان باشتر ئەزای محەممەد خۆی مشکلەکە ئەوەیە کە لە کاتێکا بەرامبەر بەرگریکارانی تۆکمە یاری کردو و بەرامبەر و بەرگریکاران هەندەر ئەوە نازانێت کاتێک کە شوناسی تیپێکی بە بەرگری یا هێرشبەری یا بە ئیسیحوای سۆب ناسانی تر بەو شێوەیە گەر بۆ نمونە لە وەرزێکی تەواوە ئەم تیپە هێرشبەری بێ هەر پێی وایە ئەم تیپە بەرگریەکە ئەمە لای هەندران بەو شێوەیە کاکە تۆ شوناسی تیپەکەی سیمۆنی لە چەند ساڵی ڕابردووە شوناسێکی تەواو بەرگری بووە شوناسێکی بەرگری ناوچەیی چڕ بۆ بەڵام تۆ لەم وەرزایە زۆر پێچەوانێ بە تایبەتیش لە دوای گواستنەوەی هەندێک لە یاریزانەکان لوکمان و ئەلڤارێس و ئەمانەوە شێوازی سیمۆنی گۆڕانکاری بەسەر هاتووە هەمان جاتەوان بە بیەمە لای بەشێک لە کۆمنتەکان بە پێی زەوە دەستخۆشیەکان هەڵێگرین بۆ کاتێکی تر کاک محەممەد سابیر ئەڵێ ئەو حاڵەتی پەنارتی ئەرسناڵ هەمان ئەوەی ئۆڵمە بوو کە چی بۆ بارسا پەنارتی نیە کاک محەممەدی عەزیز ئێمە پێشتر ڕوونمان کردەوانێ و پێشتری جەمال غەندوریش قسەی لەسەر ئەو حاڵەتە کرد و باسی لەوە کرد کە ئەو حاڵەتەی ئۆڵمۆ بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید لە یاری گەڕانەوەی قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ وتی ئەبوایە داوە فیکەی پەنارتی لێ بە تۆربین بەڵام ڤاربانگی نەکردەوە حاڵەتەکەی بە پەنارتی نەزانی پێشتر ڕوونکردەوەمان لەسەر و حاڵەتەیەوە پێویست ناگایە سەردیسانەوە بچینەوە سەر عین لە حاڵەت و باسی بکەینەوەنێ تیمبەر پێکانە بە مامەسا بڵێ تازە دەرکراوە واز لەوانە بێنین ئەڵێ دوای ئەلڤارێز ئەتلێتیکۆ هێزی نەما دەبوو گۆڵی دووەم بێنن شانسی نەبوو نیوەی گۆڵەکانی لە بەرشەی داماوە بوو ئیجاکاکە بۆ لە نیوی گۆڵەکانی لە بەرشۆین 3 گۆڵی لە بەرشلۆنە کردو ئەتلێتیکۆ مەدرید کاکە بۆچی نیوی گۆڵەکانی لەسەر بەرشلۆنە بوو هیچگاروانە کاکە و ویژدانتان بێ نازانم کۆمنت یەگەر پرسیارتیا بێ ئەرسیناڵ تیمی ئەتلێتیکۆ بە هجومی یاری لەگەڵ ئەکرد بۆتان واڵێ ئەگەر تیم نەبێ تیپێکە بوو لە چامپیۆنز لیگ ئەم ساڵ بیتوانێت لە ئەرسیناڵ بەرێتەوانێ ئەوە کاگێ منەڵێڵێک گۆرانیاری داتۆ چێتە لێدانی یەکلاکەرەوە
من ئۆکوتم لە سەرتاوە محەممەد ئەم یاریە هی زمان نییە بۆ ئارسناڵ ینی هێشتا یاری گەڕانەوە لە ناو ئیماراتە چانسی ئەتلاتیکۆ وەکو چانسی ئارسناڵ لە بەهێز بینم بۆ گەشتن بە یاری کۆتایی بە تێڕواین لە ئەنجامی ئەم یاریە بە تێڕواین لەو ئاستی کە ئەم یاری ئارسناڵ پێشکەشی کرد بەڵێ کاک محەممەد دەڵێ پاریس لە مویان باشترە ئاستی زۆر بەرزە بران بەخوا نازانم وەڵاهی ئێمە بەپی ئامار و داتاکان قسەیەکین و بەپی ئەو ئامارانە وەپی ئامارەکانی دوێنش بایرن لە پاریس باشتر بوو کاک لاوە خالیدی چڵێ و ئاستە بەرزەی لۆرنتیە بینن بەڵێ بێگومان لۆرنتی چێکە لە باشترین یاریزانەکانی باڵ یەکێکە لەو یاریزانانەی کە عنی خێرایەکەی پێوانە ناکرێ ئەوەندە خێرایە یەکێکە لەو یاریزانەی کە زۆر عاقڵە یارمەتێکی زۆری هێڵی هێرشبەریەدا یارمەتێکی زۆری هێرشبەرانی تیپەکەیدا بۆیە بەگشتی یاریزانێکی کامەڵ لۆرنتی طبعاً کاکدابانەوە ئەڵێ ینی چۆن ئەرسناڵ لە چامپیۆنزیک باشتری تیانیەوە جوابم مایتەوانێ پێویست ناگا بچمەوە سەری ئەرسناڵ ڕێگەی ئاسان بۆگونا لە قۆناغی 16 دەرکرا بوو وەرزی ڕابردوش خۆتان زانیتان چۆن بەرامبەر پاریس سەن ژێرمان دەرکرا و ڕیال مەدریدیشی دەرکرد ئەم ساڵیش لە باری بردوێتەوە لە ئینتەر میلانی بردوێتەوە لە ئەتلێتیکۆ مەدریدی بردوێتەوەنێ و لە زۆر تیپیتری بردوێتەوە و ڕێز لە بۆ چوونەکە تەگرم بەڵام بڕوا بکە ئارسیناڵ لە زۆربەی زۆریان باشتر بوو ئەو مامەڵی کە لە چامپیۆنزی گاخوازی ئەرسناڵ و مامەڵەیەکە کاک درود ئەڵێ نیوەی دووەم ئەتلاتیکۆ زۆر باش بوو بەڵێ بێگومان نیوەی دووەم ئەتلاتیکۆ مەدرید جوهدێکی زیاتی کرد و هێرشی زیاتری بردووە تیپێک بوو کە مەترسیدارتر بوو ئەویست بە تایبەتیش کاک درود تۆ کە یاریگای خۆتە بەڕاستی پێویستت بە تۆمارکردنی گۆڵی زیاترە کاتێک تۆ یاریگەی خۆت یاریەکەی لە ناو هاندرانی خۆتە کەوکو خۆت ئەزانی یاریزانی ژمارە 12 تیپەکەتن لە ناو میترۆپۆلیتانۆیە کە خاوەنی هاندێکی سەرسەختی بۆیە بێگومان تۆ دەبێت فرسە و هەلی ئەوەی گۆڵ زیاتر دروستکە بێت تۆ زیاتر خەمی ئەوەت بێ کە بەنجام بکەویتە پێشەوە بەشێکیان زۆریان ڕەخنیان لە ئەرسیناڵ و لە مامۆستا گۆران ئەرسناڵ ناگاتە یاری کۆتایی کاک یاسین ژیان یاری کۆتایی جارێ یاری گەڕانەوە من وەکووتم جەنگێکی تەواو لە بینی هەردووتی بماوە و چانسی هەردووتی بۆکو یەکە چۆن چانسی ئارسناڵ بینم بەگەیشتن بە یاری کۆتایی ئەتلاتیکۆش بە هەماشێ بۆیە هیچ جێگلایی نەبۆتەوە کاک دیار دڵفیشەڵە کا گۆران بە مای خۆی لێ دەرچوو وەڵای بن ئەو ئەنجامە وەکو ئەنجامەکە بەڵێ لە ناو میترۆپۆلیتانە بەڵێ قبوڵمە بەڵام ئاستی ئارسناڵم هیچ بەدڵ نەبوو کاکەی ژیان بۆ زۆری هاندەری تۆپی لەبووی بەشێکی زۆری گلیان لە یاریەکەی لای هەمە کۆمنتی زۆر ئەو توانی ئەم شەو سەری ئەم یاریەکەی یعنی من چیت پێ بڵێم ئەڵێم ئەمە داتا و ئامارەکانە بەراوردی کەرەوە بارەکەی پاریس و پاریس سەن ژێرمان بەس فەرقەکە لە چیە بۆ زانین فەرقەکە لە چیە بۆ ئەم یاریە و یاری دوێنەشەوە فەرقەکە لەوە بوو هانکۆ و بۆبڵ و دواتر لی نۆرمان لەگەڵ گابرێل و سالیبا لەگەڵ دیکلان ڕایس و لەگەڵ کۆکی و لەگەڵ زوبمێندی وەکو ئەو عشوایی دوێنە شەو مەجالیان نایە ئەلڤارێت چەنە خۆی پیاکرد سێ کەس خۆی خستە بەردەمی سێ جەنگاوەر خۆی خستە بەردەمی خۆ گریزمان لە 2 گۆڵ نزیک بوو بەڵام سێ جەنگاوەر خۆیان بە عەرزا بەشکەم تۆپە نەک وەکو ئۆلی سێ تۆپەکە وەرگێ بەرەو ڕووی گۆڵەکە بڕوا 5 مەتر ببڕێ بەبێ کەس بێتە بەردەمی و بەدڵی خۆی شوتەکە لێە ئەمە جیاوازێکە دروستەکە ئەگەر ئەوانیش بەم جۆرە بکشانایەتە دواوە و ئەویش بەم جۆرە مەجای ئەوی بە ئەو مەجای و بە و ئەم مەجای و بە وەکو یارەکەی دوێنە شەو بە چێژە بوو بەڵام ئەم هاتووە ئەرکی خۆی جێبەجێەکە ئەرێک جێبەجێکردن ئاوایە ئەمە تیپ ئاوا ئەرێک جێبەجێکە بەرگری ئیشی بەرگریکردنە سێری ئیشی سیرکردنی هێرشبەر نییە بزانێت چۆن گۆڵەکە و چۆن سێریکە و هێرشبەریژی شێوەیە کە چۆن ڕێگەی گۆڵکردن دۆزێتەوە بۆیە ئەبێ تۆ هەمیشە بەرگریت و ڕوبەڕبوونەوەکە تۆکمە بێ تۆ نابێ پلانی ڕانەر بەزەوە بێ لانی هێرشبەر بێ پلانی ڕانەر سێهێڵەکەیە بەرگریکاریشی بەرگریکردنە ناوەندیشی ڕێخستن و ناوە یاری ڕاگرتنە و هێرشبەریژیشی گۆڵکردنە بەڵام نەک بەرگریش سێری هێرشبەرگا بووی کە چۆن گۆڵی لێ بکەن جوانە بەڵام ینی مرۆڤ ئازادە لەوەی کە بە دیوی ئەوەی کە دانیشی پاڵی تۆ سریارکەی ئەروەڵا دەکەڕێت لەگەڵ تامەوەم کە یاری پاریس سەن ژێرمان و یاری بار زۆر لەوە ئالان کاگالان جەمال شتێکی جوای نووسوە ئارسناڵ ئاخلانە یاریکردنی ویست بە دڵی بە شلۆنە بچێ بەڵێ لەوەیە 100% کاگالان لەگەڵتام یعنی ئەگەر هاوشێوەی بە شلۆن ئارسناڵ ئەم شەو لە ناو میترۆپۆلیتانۆیە یاریکی کراوەی ئەنجام باە بێگومان تووشی ئەوە ئەبوو کە زیاد لە 2 گۆڵی لەسەر تۆمار بکرێ بە تایبەت کە خۆ دەزانی باڵەکان یانێ ئەتلێتیکۆ مەدرید باڵی خێران جۆلیان ئەلڤارێز یاریزانێکی خێرایە جۆلیان وسیمۆنی بە هەمان شێوە لوکمان بە هەمان شێوە بۆیە
ئارتێتا ئەلەمەیە ئاقلانەی کرد کە لە ناو میترۆ من پێم وایە دەبێت لە ناو یاریگەی ئیمارات هێرشبەری یاریکە بەڵام لە ناو یاریگەی میترۆپۆلیتانۆ بەڵێ ئیشێکی باشی کرد کە بەم شێوەیە ڕوبەڕوو چکە بەڕاستی بە دەدەکەی بەشلۆ ناچوو بەڵێ هەرجگە لەوەش بۆ وەڵامیێوانەی کە ئەڵێن ئەرسینال ڕێگەیەکی یاسانیە کاکە خۆی ئەرسینال لێ ڕێگەی یاسانی بێت چەناتی پیشمان هەیە یەک یاری قورسیەتە بەردەم ماڵاوای یەکە پار بایرن لە قۆناغی هێشتیە یعنی لە قۆناغی شانزایەوێتی بە لیڤەرکوزنە لیڤەرکوزنی وڵاتی خۆی ئێمە زین جیازینیان بایرن وین چیە بەڵام هاتە بەرامبەر ئینتەر میلان ماڵاوایی کرد منی لاقی ئەزانم بایر باشتر بوو بەڵام ماڵاوایی کرد ڕیال مەدرید قۆناغی شانزە ئەتلێتیکۆ مەدرید هاوشاری بە پەنارتیات بڕی هاتە شانزە بەرامبەر ئەرسنال ماڵاوایی کرد کاک هاتە هەشتی بەرامبەر ئەرسنال ماڵاوی کرد بەرشەلۆنە وەرزی ڕابردوو بەنفیکا و دۆرتمۆندی دەرکردووە هاتوویتە بەرامبەر ئینتەر میلان ماڵاوایی کردووە ئەم وەرزە نیوکاسڵت دەرکردووە هاتوویتە بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید ماڵاواییت کردووە هەموو تیپێ بە ڕێگەیەکی وایە ئاڕوە یەکەم تیپمانەیە بە ڕێگەیەکی زۆر قورس و دژوارە بڕوالەوەی کە دانیشێت چامپیۆنز لیگ بەدەست بێنێ ئەخ بەجددی تۆی ڕێگەیەکت بۆ داناوە ئیلابێ لەم ڕێگەیەوە بڕۆ چی درەکەی یعنی چی بکە بڵێ لابێ ڕێگەم بۆ بگۆڕی هەموو تیپێ وایەوە تا من نمونەی بارم بۆ هێنایەوە پارێک یاری قورسی کرد ماڵاوای کرد بەرشەلۆنە 2 ساڵە یەک یاریەچێتە باری قورس ماڵاوایەکە لە چامپیۆنز لیگا ڕیال مەدرید پار باسی پارت بۆ کەم ڕیال مەدرید یەک یاری قورسی کرد ماڵاوای کرد باشە ئەم ساڵ باشتر ماوەڵی کرد تا پار ئەسڵەن تێپەڕاندنی سیتی زۆر گەورەتر بوو لەو ئەنجامی کە پار هێنا یعنی و یاریە گەورەی بەرامبەر من پێم وایە ئەنجامی ئەم ساڵی چامپیۆنز لیگی ڕیال مەدرید باشتر بوو لە ئەنجامی پاری بێگومان وایە ئەگەرچی ئەم یاریە هەردوو یارەکەی بە بایرنیش دۆڕان ئەویش هەردوو یارەکەی بەڵام ئەم ساڵی زۆر باشتر من پێم وایە تاوە کاک چاوەڕوان ئەڵێ ئارسنال لە یاری کۆتاییە وا نابینم کا گۆران تۆ حەزەکەیت بایرن بێ یا پاریس وەڵی من پێم وایە بایرن بێ بۆ ئارسنال باشتر لە پاریس سان ژێرمان ئەمە ڕەئی شەخسی خۆمە کاک لاوەش هەر بەو شێوەی نووسیوە ئەڵێ ڕەحمە لە باب ڕێک جیاوازەکەی هەڵی بەگری هەردووتی بوو واسە حەگەریەشە بێ لە تۆپی پێ تێبگابێ بزانێ سری گۆڵەکان کە تێگا کە غەڵەتەکانی بەرگریکارەکانی بایرن و میونخ و پاریس سان ژێرمان چی بوون زۆر وازە حین پێویست بەوە ناگات و سەری خۆتی پێ بۆ حەمزا لە کاک محەممەدەم پرسیار لەو پیاوە کە جۆرێک قسەکە ئارسنال لە یاریگان نەبووە ئەی گۆرانجییان ئەتڵاتی کۆش بوو برنەوە هاتووە یاریگەی خۆیەتی من باسی ئەوم کرد برام کاک حەمزەوتم ئارسنال لە میترۆپۆلیتانۆ ئەم شێوازە یاریکردنە ئەم باش هاتوۆتە دەرەوە بەڵام من وەکو هاندێکی ئارسنال ئەڵێم لە یاری گەڕانەوە چۆن چانسی ئەتلاتیکۆ بینیم ئەوە چانسی ئارسناڵیشە بینم لە یاری گەڕانەوە بەڕاستی لە ناو ئیمارات ئەبێ ئەو یاریە چێژبەخشن پێشکاتەوە کە ئارسنال پێی ناسرەوە شوناسی ئارسناڵە ئەگەر لە یاری گەڕانەوە بەم شێوە یاریکە من پێم وانی ئارسنال سەرکەوێت طبعا کاگە منجان هاوڕێیانی عزیز ئینشاءالله ئەم لایڤانە نەکبەر بۆ چامپیۆنز لیگ بۆ بابەتەکانی تریش ئینشاءالله بەردەوامیە بێ طبعا با سەرنجێکیش بڵین بڕوا بکەن حاڵەتەکانی داوەری هێندە ئالۆز بووە هەر خۆجێلکردن یعنی کوردوتنی خۆجێلکردنی ڕەنگە باشتر ڕاست ئێمە لە ماوەی ڕابردوو لێدانێکی سزای کۆکۆریامان هەیە ژمار نەکراوە لە یۆرۆی 2024 لێدانێکی چوامینیمان هەیە کە باسی مەودا ئەمە لە یاری کلاسیکۆ هەموو ئەمانە بە یاسای وفا وەڵامی یاوینەتانەوەی کاتێ دەست لە خوارەوە بوو و دەست گەڕایەوە بەرەو جسم ناکرێتە لێدانی سزا ئەوەی بەڵام ئەم شەو ئەوەی بنوای دەستی لە خوارەوە دەستی ژەگێرێتەوە بەرەو ناوچی سزاوە تۆپەکەش ناڕوا بەڕەوە ڕاستی گۆڕ بەڵام ئەو راڕوا بەڵام ێرزانێت وڵی کەس داوای لێدانی سزا حسێبەکە بەچیش بە ڤار پێڵێ لە کاتێک ئەمە ئاسایی بوو لە کاتی یارەکە پەنالتیەکەی ژمار کردایە ئیتر نازانم یعنی برایەکی ناوبژیانگە بۆمان ڕوون کات و ئایا یاسای گۆڕانکاری بەسەراتەوە کە دەستی خوارە بکە یا بە مەزاجی خۆیان پەنالتی گیرە و ناگیرێ حاڵەتەکەی ئیزەش عرقەکە دروستە قاز ناقاتە سەر قاچی بەڵام عرقەکە بەڵام بەڵام ئەبێت هۆکار بۆی بکەوێت ئیزێ ئەمە مەسەلەکەی نازان بەڕاستی حاڵەتەکان بەو بەڕای من پەنالتی بۆ ئەتلەتی کۆش ئەوەی ئارسنال پەنالتی بوو بەڕای من بەڵام ئەو حاڵەتانە لای داوەرن ئێمە قەت نایکین بە بڕیاری 100% لەوەی هۆکارێک بوو کاکە مەسرور ئەڵێ ئەتلاتیکۆ لەسەر خاچی ئینگلیزەکان ئەنجامی باش بۆ بۆیە سەرکەوتن لە ئیمارات وەکو یەکوەتاوە ڕێگوامانوت
براد بەڕێزەڵە باوەڕکە ئەتلەتیکۆ زۆر بوێرانێت چونکە تیبی کاردانەوەی هەر یانێک بێ پەلەماری بدە ئەوش بە هەمان شێواز بەکارێنێتەوە بەڵێ گومان کاکە ئێستاشی لەسەر بێ خەڵک لەوە تێناگە ئەتلەتیکۆ مەدرید ئێستا گۆڕاوە لەوەی کە با بزانێن میراندا و گۆدین و یوفالوشی و شەقۆشێنەکان بەرگریکاری نین ئێستا کۆمەڵی بەرگریکاری هانکۆ و ڕۆجیری و یۆریەنتی کە لەێڵی بەرگریە یاریەکەن لەگەڵ بۆبیل وەرە بە سری قاچوقولیان کە بە تۆپ و چیاریەگەکەن من تێم گەیانووی پێت ئەڵێم ئەتلەتیکۆ مەدرید ئەم ساڵ زۆرترین گۆڵی لە چامپیۆنز لیگا لێکراوە دووەم زۆرترین گۆڵە لە دوای کاراباک بۆ تێناگەی کەواتەم تیپە بەرگری نەکردووە شێوازەکە وایە بۆ گۆڵکردن شێوازەکە وایە بۆ گۆڵکردن پێت ئەڵێم ئەم تیپە تا ئەم قۆناغە دووەم زۆرترین ڕێژەی گۆڵکردنیە بۆ لە چامپیۆنز لیگ یعنی من ماستەکە مێناوەتە بەردەمە پەڕۆگەم لا بردووە لە سەری ڕێنگەکەی مشان ناوی سپیە تۆرەڵی ڕەشە تا من کۆڵی لێم تاوە ڕاستەکەی ماز ڕەشە با دایخە من باسەکە وای لێبێ کاک چۆمان ئەڵێ سڵی خۆی گەورتان لەبێ بۆ چوونی من هەر تیمێک بە پێی واقعی یاریەکە یاریکە ئەکا نەکات و فەلسەفە لێبات زۆر بە زەحمەت ئەتوانێت نازنەوە باتەوە ئێستا تۆ پێ بۆ بە تۆپێک پێی واقعی یعنی تۆ بێ مامەڵە لەگەڵ کاک چۆمان ڕێک ئەبێت تۆ مامەڵە لەگەڵ نەوەت خولێکی ئەو یاریە بکە یعنی کاردانەوەی تیوی بەرامبەر ببینی یەک دوو یاری ڕابردووی تیوی بەرامبەر بینی بزانانی چۆن یاریەکە ڕاستی ئێمە چەندین ڕایان دەرمان بینیوە لە نمونەی گواردیۆلا ئەگەر یعنی زۆر جار ئەنجامی کردوتە قوربانی فەلسەفەکەی خۆی وە شکستیشیەنەوە هەتا نەگەشتەوە قەناعەتەی کە یاریەکی واقعیانە بکە بەرامبەر ئەو تیپەی کە دەزانێت شێوازەکەی چۆنە بۆیە بێگومانە قسەیە زۆر تەواوە جا بابەتەکە لێرە گۆرە گیان یعنی ئێمە خۆشی شەیاریەکان جیاوازیانە گەشتەکان دووبارە نەبێت ئێمە دوێنە شێژ باسیەوەمان کرد وەکوی گشتی ئەم ڕوبەڕووبوونێش یعنی ئێمە ئەگەر دیوی پاریس سەن جەرمانی ژوەر بگرین دوێنێ پاریس سەن جەرمان 15 خولێکی جێمی دۆم لە بایرن باشتر بوو کوی گشتی یارەکەت بایرن باشتر بوو پاریس سەن جەرمان لە هێرشیەڵ گەڕاوە و گۆڵکردەکان یعنی بەڵگەس چیە تۆ پاریس سەن جەرمان 12 لێدانی بۆ گۆڵە بۆ 5 ناو گۆڵی گرتووە 5 گۆڵ بووە لە کاتێکا بایرن بە پێچاوانەوە دە لێدانی بۆ ناو گۆڵ هەبووە هەشتی بۆ ناو گۆڵ بووە و بەڵگەیەکی تر لەسەرەوەی کە بایرن زۆر لە پاریس باشتر بووە ئەزانی دوێنێ بایر میونخ 52 جار لە ناو بۆکسی پاریس سەن جەرمانە لەمسی تۆپی کردووە لە ناو ناوچەی سزایە لە کاتێکا پاریس سەن جەرمان 20 جار لە ناو ناوچەی سزای بایرن دەمسی تۆپی کردووە دە ئەم شەو ئەرسینال و ئەتلێتیکۆ مەدرید ئەم 22 و 25 جار لەمسی تۆپیان کردووە لە ناو ناوچەی سزاییەکە عینسە ئەم ئاماری تر کە پەیوەستێکاتەوە بایرنە ناتەبیعی بوو دوێنێش ئەگنا تۆ ئەوەی کە لە نۆرماڵی تۆپی پێدەرچوو بایرن و ئەو دابەزینە ڕەهایی بایرن بووکە وای کرد بە بهێشە گەڕاوە ئارسنال پاریس تۆ بێ لە ناو یاریگای تیپی ڕکابەر کە پاڵەوانی وەرزی ڕابردووە مەترسی دروستکردنی گۆڵت بچێتە 3 پوینت لە قۆناغی چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ 52 لەمسی تۆپ لە ناو ناوچەی سزای ئەو تیپەیە بکەیت 10 تۆپ لێبەی بۆ گۆڵ 8 بۆ ناو گۆڵ بچێ ئەم ئیستیفزازە و باجەکەیتی 5 گۆڵت لێکری باش محەممەد کاکدور دەڵی گریزمانیش باشترین یاریزانی یاریەکە دیاریکراوە کات ماوەزان بەرە کۆتاییەوە سوپاس بۆ تۆ ئینشاڵڵا لەگەڵ بینەران لەم لایڤانە و باشترێکین و بەهێستریەکەین و لە خزمەتتان نبین و بەردەوام بین سوپاس بۆ هاوکارانمان کە بەم کاتی لۆستایی مودرەنگەش لە خزمەت بینەران نبوون سوپاس بۆ ئێوە ئینشاڵڵا لایڤێکی ترا دێینەوە خزمەت خواتان لەگەڵ